بۆ بەڕێزان لایەنە پەیوەندیدارەکان و ڕایگشتی لە چەند ڕۆژی ڕابردوودا بە هاوکاری دڵسۆزان و خەمخۆران هەوڵێکی زۆر درا بە ئاراستەی کردنەوەی مزگەوتەکان کە جێگای دڵخۆشی بوو بۆ هەموو لایەک، بەڵام زۆر بەداخەوە بڕیارەکەی دوێنێی چوارشەممەی ئەنجومەنی وەزیران هاوڵاتیانی تووشی شۆک کرد کە دەبوایە بە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان مژدەی کردنەوەی مزگەوتەکان و دابینکردنی موچە و چاککردنی گوزەرانی هاوڵاتیانیان بدایە، کەچی زۆر بێباکانە دوور لە هەست و سۆزی خەڵکی موسڵمانان بڕیاری درێژکردنەوەی داخستنی مزگەوتەکانیاندا. بۆیە داواکارین لە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە چاو بە بڕیارەکەیان بخشێنەوە و بێن بەدەم خواست و داواکاری موسڵمانان و نوێژخوێنانەوە بە پێی ڕێکارە تەندروستیەکان مزگەوتەکانمان بۆ بکەنەوە. بە بۆنەی نەکردنەوەی مزگەوتەکانەوە کە دوێنێ بڕیاردرا دڵگران و بەڕاستی پێمان ناخۆشە، یعنی کوردستان کانگای موسڵمانانە، یعنی هەموو شۆڕشەکانی کورد لە مزگەوتەکانەوە سەری هەڵداوە. ئێستا داخستنی مزگەوتەکان واتە نەمانی مۆرکی کوردەواری، نەمانی یعنی هەموو دابوو نەریت و ڕەوشت و ئەخلاقێکی ناو کوردەواری کە لە هەموو جیهاندا بە دابوونەرێکی جوان و بە ئەخلاق ناسراوە. دیارێکی خی گەورە بوو کە کۆرۆنا لەم وڵاتی ئێمە کاریگەر نەبوو، بەو شێوازە نەبوو کە لە وڵاتانی دراوسی وڵاتەکانی جیهانە هەیە، بەڵام بەداخەوە دیسان بەداخەوە کە ئەتوانین بڵێن تەواو ناومێدیکردین حکوومەتی هەرێم کە دوێنێ لەو بڕیارەی کە دەرگای مزگەوتەکان ناکرێتەوە. ئێمە چاوەڕوان بووین حکوومەتی هەرێم بڕیارێکی دڵخۆشکرد بدات بە دابینکردنی موچە و بژێوی ژیانی خەڵکە ماوەی نزیکە بێتەوە لە 2 مانگ لە کەرنتینەدایە کە ژیانی وەستاوە بۆی بڕیارێکی دڵخۆشکرد بدا هەم ڕوحی مرۆڤەکان ئاسوودە ببێ، هەروەها بژێوی ژیانی خەڵکیش باش بکە. بەڵام بەداخەوە بینیمان بڕیارێکی دا کە تەواو ناومێدی کردین.